تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لەو تونوتیژانە دەکەین کە بەرامبەر بە پیاوان کراوە بە تایبەت لە ماوەی کەرەنتینەدا کە بەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان لە ماڵەوە بوون کێشە خێزانیەکان لەم مودەتەدا زیاتر ڕووی لە زیادبوون کردووە بە هەمان شێوەی تونوتیژی بەرامبەر ئافرەتان کراوە بەرامبەر بە پیاوانیش کراوە ئامارەکان باز لەوە دەکەن کە لە ماوەی کەرەنتینەدا زۆر زیاتر بوونەوە ئاماران بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی تونوتیژی پیاوانمان کردووە. کاک بورهان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانتان زۆر سپاس. کاک بورهان پرسیاری ئەوە دەکەم کە ئەو تونوتیژانە چین کە بەرامبەر بە پیاوان لە ماوەی کەرەنتینەدا کراون؟ بێگومان هاتنی قەیرانی کەرەنتینە یاخود هاتنی ئەو بوارە بارە ڕەرچاو نەکراوەی کە بەداخەوە ڕوبەڕووی کۆمەڵگای مرۆڤایەتی لەسەر جەمجیانە بۆ ناویشانە کۆمەڵگای کوردی تەقریباً لەوانەیە بەڵام بۆ یەکەم جارێکەوە بەو جۆرە سەرجەم تاکەکانی خێزان بنێردرێتەوە ماڵەوە و بە شێوەیەکی بێبەرنامە و بێپیلان لەلایەن هەرێمی کوردستانەوە و فترەیەکی زۆریش بۆیە ئەمە لەوانەیە سەرەتا کۆمەڵێک لایەنی ئیجابی باشی هەبوو بێت کە جارێکتر ڕۆحی خۆشەویستی و کۆبوونەوەی تاکانی خێزان بە بەرۆکی خێزان کرایەوە، بەڵام زۆری خاندنی پرۆسەکە و بێبەرنامە و بێپیلانی و بەتابەتی کاریگەریەکانی لە ڕووی قێرانی دارایی و ئابووریەوە بەداخەوە لەوانەیە بۆ بەشێکی زۆر لە خێزانەکان لە خۆشیەکەەوە گۆڕاوی بۆ ناخۆشی. بۆیە ئێمە لە ماوەی مانگونی یەگا چ ڕۆژە خەڵک کاتێتەوە ماڵەوە و کۆمەڵی پیاوی زۆر لە ماڵەوە ماونەتەوە و بە پێی یاساکانی باری کەسێتی پیا و بەرپرسە دابینکردنی پێداویستە داراییەکانی خێزان خۆی بۆ ئامادە نەکردووە سەیرەکەیت قەیرانی داراییەکە لەگەڵ کەرەنتینەکە وردەوردە بۆ هۆی زیادبوونی کێشەکان و سەیرەکەی بەداخەوە تونوتیژیەکان بەرامبەر بە پیاوان لەوانەیە بەرامبەر بە ژنان و مناڵانی زیایی کردبێت بەزەوەی بەهۆی ئەوەی کە دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان لایەنە ڕسمیەکان لەم کاتە هەمویان کەرەنتینە بوون یان مەشغوڵی ئەوە بکە وشیاری تەندروستی بدەن بە کۆمەلگا بۆیە وەکو پێویست ئامارەکان لەبەردەستانین. ئەو تونوتیژیانە ئەگەر تەماشا بکەین لەم فترەیەکە تۆمار کراوە بەداخەوە تونوتیژی زارێکێکی زۆر بەرامبەر بە پیاوان بێڕێزی سوکاتیکردن شکاندنی پیاوان لە ئەنجامی نەبوونی لە ئەنجامی قەیرانی دارایی ناو خێزانەوە سەری هەڵداوە تەداخولکردنێکی زۆری کە سوکاری خێزان لە ژیانی هاوسەرگیریە زیایی کردووە. دەوانێت تونوتیژی جەستەیی بە ڕێژەیەکی کەم هەبوو بێت دەرکردنی پیاوی تا هەبوو بێ بەداخەوە کە لەلایەک ژن پیاوی لەوانەیە ناچار کرد بێ مەکە ئەڵێن پیاوەکرێتە دەرەوە. قسەکەش پێ با من پرسیارێک بەو شێوەیە بکەم. بڵێ ئەو جۆرانە لە تونوتیژی کە دژی پیاوان بە تایبەت لەم فەرتەیە کراوە ئەگەر پۆلێنێکیان بۆ بکەینەوە بە چ ڕێگایەک بە چ جۆرێک تونوتیژی دژی پیاوان کراوە؟ بێگومان تونوتیژی زارەکی بە دەرەجەی یەکەم بووە، ینی بێڕێزی سوکایەتی کردن و تەڵەبی زۆر و پیا لە بەرامبەر باوک هیچ جوابێکی پێ نەبوو. ئەمە وای کردو سەری کێشاو بۆەوەی کە بۆتە ئەنجامی تونوتیژی و تەداخولکردنێکی کە سوکار زۆر بەداخەوە لە بەرەوەی خێزانەکان کۆبوونەتەوە لە و بە جۆرێک جۆرەکان دەست بە تاڵیەک دروست بووە لەوانەیە ئیتر لە شتە جوانەکانە بۆ ئەی بۆ ئارەکان نەگەڕابن. ئەمە لەوە هەبووە تونوتیژی دەرکردنی پیا و هەبوو کە ناچار بۆ پیا و لە بەرەوەی کێشەیەکی خێزانی کەسەر هەڵدا پیا ڕاتە دەرەوە من نییە بڵێن پیا و ئەترسێ و ماڵەکە بەجێ دەڵێ دەسەڵاتی نییە ناچارە ئەڵێ با خۆی ماڵەکە بەجێ بێڵێ بۆی خێزان و مناڵەکە نەکەوێتە سەرجادا. جۆرێکتر کە تونوتیژی هەیە و با ئامۆژەی پێ نەکراوە مشاهدەی مناڵمان هەیە ئەو خێزانانی کە لە بەری کەڵەشاونەتەوە کۆمەڵێک باوکی زۆر هەیە کە هەفتانە مشاهدەی مناڵەکەی بینین لە شوێنێکی دیاریکرا بەڵام ئەو شوێنەش داخرا بە هەمان کاتە لەوانەیە نەک باو کۆمەڵت دایکیش بە هەمان شێوە کە مناڵەکانی کەوتوتە لای باوکانی سەرەکەی بەداخەوە ئەمە لەو تونوتیژیانن کە لای ئێمە تۆمارکراوە فشارە دەروونەکە بە شێوەیەکی زۆر لەسەر پیاوان بەردەوامە و بەداخی شەوە زیایشی کردووە. کاک بورهان ئەو ئامارانی کە لەم فترەی کەرەنتینە تا تۆمار کراون بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە؟ بێگومان ئێمە تەماشاکە ئەگەر سێمانگی یەکەمی 2019 و 2020 وەرگرین لە سێمانگی یەکەمی 2019 واتە لە یەکێکی 2019 بۆ یەکی چواری 2019 136 جۆری سکاڵا تۆمار کراوە 13 حاڵەتی خۆکوشتن هەبووە چوار حاڵەتکوشتنی پیاوان لایەن ژنان بە هاوکاری کەسانی تر هەبووە. بەڵام ئێمە ئەگەر تەماشا بکەین لە سێمانگی یەکەمی 2020 175 جۆری سکاڵا تونوتیژی تۆمار کراوە، 7 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە، یەک حاڵەتکوشتنی پیاوان لایەن ژنان بە هاوکاری کەسانی تۆمار کراوە. تەنها ئێمە لە مانگی کەرەنتینە لە دەی 3 بۆ دەی 4 وەرگرین 87 جۆری سکاڵا تونوتیژیمان هەیە، 7 حاڵەتی خۆکوشتنی پیاوان هەیە لە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانەوە بەزایت بە کەرکووکەوە، یەک حاڵەتکوشتنی پیاوان هەیە لە لایەن ژنان بە هاوکاری کەسانی تر. بەڵێ ئەمانە پێمانەڵەن بەراورد بۆ مانگانەی کە لە دوای ساڵی 2015 حساب بکەین
سکاڵاکان یا توندوتیژەکانی بێڕێزەکان بەرەو پیاوان زیایی ئەو کردووە. خۆکوشتنی کە پیاوان ئەنجامێدا خێزانەکانن بەرامبەر توندتیژی خێزانەکانە بەرامبەر بە پیاوەکان ئەنجامدان و ببێتەوە کارێک کە خۆی بکوژێت. خۆی حاڵەتی خۆکوشتن حاڵەتێکی جیهانیە لە هەموو دقەیەکە 80 کەس خۆی ئەکوژێت لە جیهانە، بەڵام بەشێکی زۆر لە خۆکوشتانەی کە پیاوان خۆیان گۆشت یا هەوڵ خۆکوشتنیانداوە ئێمە داداچونمان کردووە لە قەیرانی داراییەکە لە بەرەوەی بە یاسا پیا و بەرپرسە دامکرد پیداویستی خەزانیەکان کاتێک ئەم پیاوە تووشی ئیفلاسێکی داراییەکە لە پێش قەیرانی کەرنتینەشە ئەنەوە پیاوانەی کە سەرێکی بەتایبەت پیاوانەی کە لە بواری کەسابەتە ئیشانە کرد و تووشی ئیفلاس بوون کە پەنان ئەبرێ بەرخۆکوشتن یەکەم جارێک گول لە لۆمەی خێزان و مناڵەکەمانەوە ترسین سەرەتا جوێل لێ بۆیە ئەو خۆکوشتنە ئێستا لەم حاڵەتانەشتا خۆکوشتنەکان کە زیایی کردووە بەشێک لە خۆکوشتنەکان لەوانەیە ئەنەمووی ناڵێن ژن هۆکارە بەڵام بەشێک پیاوانە لەو ڕوبەڕووبوونەوە یا لەو شکانەی کە لەیان خێزان و مناڵ و کەسکاری خێزان و ڕبڕووی بێتەوە. کاک بورهان ئەگەر خانمان لێمان تۆڕە نەبن من ویستم و پرسیارەکەم چکۆم خۆم زۆر لە بەرژەوەندی ئەوان قسەم کردووە و باڵێم هەمومان لە بەرژەوەندیان قساکەین کاکە نەکات ئەو حەڤە کەسەی کە خۆیان کوشتێتەوە هیچ کەسێکی تیا بووە هاوسەری نەبێ واتە سینگل بەڵێ هەیە چەند گەنجێکمان هەیە بەداخیشەوە کە بەهۆی فشاری دەرونیە خۆ بەهۆی نەخۆشیێکی دەرونیەوە کە ئەمەش نۆرماڵە لە جیهان ئەمشتە تکرار ئەبێتەوە بەڵێ گەنجمانەوە بەداخەوە پارێزەریش بوو و سنگڵیش بوو و پەناش بردوێ بەرخۆکوشتن. زۆر باشە ئەو توندوتیژیانەی دژی پیاوان ئەکرێن با بڵێن کە باسمان کرد کۆمەڵێک هۆکار هەیە بەس زۆرترین یان یاخود زەختترین توندوتیژی لە هەرێمی کوردستان کە دژی پیاوانەکریان زۆرترین کەیس لەو بارەوەیە کام با بڵێن کەیسانن کە زۆرترین پیا و توندوتیژی بەرامبەر زۆرترینیان توندوتیژی زارەکیە بێڕێزیکردن سوکایدیکردن بە پیا و ڕێز نەگرتن لە مادەبوونی پیاو ئەمە بە دەرەجەیەکی بەرز دوای ئەو تەداخڵکردنی کە سوکاری هاوسەر لە ژیانی هاوسەرگیریە ئەمەش کە بە شێوەیەکی تر دێ دوای ئەوە ئەنجاکە مشاهدەی مناڵ هەیە دوای ئەوە سەیرەکەی فشاری دەرونیمان هەیە دوای ئەوە سەیرەکەی بە شێوەیەک توندوتیژی جەستەیی پیاوان بەرامبەر پیاوان بە ڕێژەیەکی کەمە بەڵام بەڵێ توندوتیژی زارەکی فشاری دەرونی تەداخڵکردنی کە سوکار ئەوە ئامارە بەرزەکان کە بەرامبەر بە پیاوان تۆمارەکرێت. کاک بورهان ئەو یاسایانەی کە بە هەمان شێوەیە کە توندوتیژی دژی ئافرەتانەکرێ دادپەروەری تایە بەرامبەر بە پیاوانیش وەکو چۆن مافێک یاخود ئەو مافی کە وەرێگرن و ئافرەتان لە توندوتیژی بەرامبەریان هەمان شێوە پیاوانش دەتوانن ئەو مافی خۆیان وەربگرنەوە خۆی لە ئەسڵا یاسا کە دانرێ بۆ مرۆڤایەتی دانرێ بۆ جیاوازی نێوان ڕێگەزی نێرومە یا پیر و گەنجیان مناڵ و بە ساڵات و دانانرێت بەڵام بەداخەوە سەرەکەی شێواز و سیستەمی جێبەجێکردنەکە گۆڕانکاری بەسەرادێ. ئێمە ئەگەر تەماشا بکەین لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 91 بەدواوە هەست ئەەکەین یاسا غەدر لە پیاو ئەکات ینی بە تایبەتی یاساکانی ئەحوالی شەخسی یاساکانی باری کەسێتی کە ئەچێتە سەر چکووا و دەئەوا بە دوواداچوون و دەرگاکانە یاسا ئەوەندە ئەڕوا تا لە بەرژەوەندی ئافرەتە و لە دژی پیاوە لەو شوێنانێک کە ئەچێتە دژی ئافرەت و لە بەرژەوەندی پیاوە بەداخەوە سەرەکەی سیستەمی دادوەریەکە وەکو پێویست بە دوای مافەکانی پیاوانە ناڕۆن. بەڵێ یاسای توندوتیژی خێزانی هەیە ئێمە وەخت خۆی توندوتیژی دژی ئافرەتان بوو ئەم یاسای بەڕادی توندوتیژی ئافرەتان بوو ناکرێت ئێمە ڕێکخراوەکەمان دامەزران بڵێن با بەرەبەرتێکیش بۆ دژی پیاوان بکرێتەوە ئەمە وارد نییە چکم بۆچی خۆی کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو یەکسانی ئەڕوا تاک بەرەو سەربەخۆی تیا ئەڕوات داوامەکرم ئەم بەڕێوەتی بکرێ بە خێزان وەلە ناویشە جێی هەموو فئەکانی کۆمەلگا بکرێتەوە بە تایبەتی ژن و پیا و هەروەکو مرۆڤ تەماشا بکرێت لە گەر پیا و شکۆی هەبوو بە دوواداچوونی بۆ بکرێت کە ژنی شکۆی هەبوو بە دوواداچوونی بکرێت بەڵام سەرەکەی بەداخۆ تا ئێستا سەیرەکەیت هەر سەیری ئامارەکان کرد ئەنێ ئەو ساڵانەی کە ئاماری سکاڵای پیاوە نوتبەرۆتەی توندوتیژی خێزانی بەرزترە هەر ئامارەکان بڵاو ناکرێنەوە بەڵام ئەو ساڵانەی توندوتیژی بەرامبەر ئافرەتان توندوتیژیان بەرامبەر زیاترەکرێت سەرەکەی بەداخۆ لەوێ جیاوازی کرێت هەر ئامارەکان بڵاو ناکرێنەوە وە لە ڕۆژانە ئێمە بەرکەوتنمان هەیە لەگەڵ پیاوەکان ئەوانەی کە کێشەی خێزانیان هەیە و لە لەگداکانە سەیرەکەی هەموو ئەوگلەیان هەیە ئەڵێ وەکو پێویست گوێ لە شکوەکانی پیاو ناگیرێت بە تایبەتی لە کێشە خێزانیەکانە لە ئاساکانی ئەحوالی شەخسیە. کاک بورهان وەگە بینین مەسەلەن کاتێک باز لە توندوتیژی دژی ئافرەتانەکرێ کۆمەڵێک هۆکار هەیە مەسەلەن ڕەنگە لەلایەن خێزانەوە یان کە سوکارەوە یان هەر کەسێکی ترەوە زۆرجار کاس باز لە توندوتیژی دژی پیاوانەکرێ ڕەنگە بیر لەوە بکرێتەوە ئەبێ پیاوێک هاوسەری ژانی هەبوو بێت و پێکەوە نەگونجابن و یاخود توندوتیژی بکە بەڵام هیچ ئامارێک یاخود هیچ کەسێکی تر هەبوو کە بۆ نمونە ماڵ دایکی پیاوێک توندوتیژی بەرامبەر کرد بێ باوکی توندوتیژی دەیان کەیسی گەنجمان هەبووە گەنج بوون کە لەلایەن خێزانەکانیانەوە ئەنی دایک و باوکی و براکان تاکانی تری خێزان و توندوتیژیان بەرامبەر کراوە ینی کۆمەڵە کەیسی گەنجمان لا بووە
یعنی بەڕاستی لە شوێنێکە بە جۆرێک فشاری دەرونی خراوەتە سەر ئێستا لە هەر کۆمەڵی کەیسمان لایە ینی کە لە شوێنێکە باسی حاڵەتێکی خۆکوشت نەکرێت سەیرەکەیت ینی ترسمان هەیە ئەو کەیسە نەبێت لای ئێمە لە ژێر زەختێکا پەلان بردێ بەر خۆکوشتن بێگومان ئێستا حالن هەن لەم 2020 لەوانەیە لەسەر و 15 تا 20 کەیسی گەنجمان لایە کە فشارێکی لەلایەن کە دایک یا باوک یا ئەنتاکانی تری خێزانەوە خراوەتە سەر و کوڕێکە و نەتۆتە ژیانی هەوسەرگیریەوە. گوران هۆکار چییە ئەوەنەی پیاوان داکۆکی لە مافی ئافرەتان و بەرامبەر تونتیژی دژی ئافرەتان ئەوەستنەوە پیاوان بەرامبەر بە خۆیان ناوەستنەوە زانی چۆنە پیا و دووربینترە پیا و بەپەرۆشترە ینی سۆ سێریکە پیا و لە هەموو حاڵدانی چڕاڵدانی کێشەکانە حەز ناکات خێزانەکە لە بەری خەڵۆشێتەوە حەز ناکات دابران دروست بێت چونکم قوربانیەکان لەوانەیە پیا و بە قوربانێکی کەم لێ دەرچێت بەڵام زۆن 2000 ژن قوربانیە مناڵ قوربانیە پیا و دووربینتر ئەبینێ ینی لە دەروونزانیشە ئەڵێ چاوی پیا و تیژ ئەبینێ بەڵام ژن فراوان ئەبینێ کاتێ ژن و پیاوی کێشەیەکان دروزە بێ ژنەکە کۆمەڵی کێشە بازەکە ئەسڵان پیاوەکە ئەمە ڕۆژانە هەر بە کێشەشی نەزانیوە بۆچی ئەو شتانە ئەبینی کە بەردەم چاویەتی بەڵام پیاو بە پەرۆشترەوە بە وەزعەکە و وەلەم کۆمەڵگایەنشە لەبەرەوەی بەعام بە کۆمەلگایکی پیاوسەلۆیش هێنراوە و پیاوی دەسەڵاتی خۆشی هەیە حەز ناکە ینی هیچ کاتێ پیاو حەزی بە خۆفەڕستکردن نەکردە بۆ جۆرەی کە لەوانەیە دایک بێ فەرزێکە ژن بێ فەرزێکە تێگەی مەوزوعەکە لەوایە کێتە سەر ئەوەی سیرەکەی پەرۆشیەک لەلایەن پیاوانەوە هەیە بۆ مەسەلەی ژنە بەڵام بەداخەوە سەرێکی بەشێکی زۆر لە ژنان بدوێنەوە لەوانەیە حەقێکیان بەرامبەر بە پیاوان هەبێت لە کێشەکانی پیاوانە. کاک بورهان یەک شتی تریش هەیە بابەتێکە ڕەنگە تۆزێ بەیانکردنی ئاسان نەبێ من لەگەڵ هاوڕێک کە شەو بڕیار بوو بەیانیەکەی کە لەگەڵ بەڕێستان دانیشین ئەو باسیەوەی کرد وتی تەنانەت لە کۆمەلگای کوردی کۆمەڵێک پێشکەوتن حتا لە بواری با بڵێن تەکنۆلۆژیا لە بواری جلوبەرگ لە بواری ماڵ دروستکردن لە هەموو بارەکان وتی ئەوەندەی با بڵێن زەختە لەسەر پیاو ئەوەندەی جۆرێک لە جۆرەکان بریندارکردنی شعوری پیاوە یاخود زەخت دروستکردن لەسەر هەست و سۆزی پیا و ئەوەندە با بڵێن بۆ ڕەگەزەکانی تر یاخود بۆ شتێکی تر نییە یعنی ئەم جۆرەش دیسانەوە ناکەوێتە مەسەلەن جۆرێک دەتوندوتیژنیە دژی پیاوان بۆ منە پیاوێکی عادەت سالاری ڕێک و پێکەچێتە بازاڕێکەوە مەسەن دنیایەک دیمەن هەیە کە ئەمەش هەر بۆ خۆی تونتیژنیە دژی پیاوان بێگومان سەیریکە یعنی ئەمە ئەڵێن سەرەتا گرێبەندی هاوسەرگیری لەم کۆمەڵگا شەرقیانەیە گرێبەندێکی ئارەزومەندانە نیە بۆ تەواوکردنی ژیانی داهاتوو ئەوەنەی لە گرێبەندێکی کڕین و فرۆشتن ئەچێت ینی کوڕ و کچێک کە ئەوینداری یەکترە بنەوەیەکتیان خۆش ئەوێت 2000 لە خێزانە بەیەکەوە ئەمێننەوە 2000 خێزان کڵۆکی بەردەوامبوونی ژیانەکەیانە بەڵام ئەم خۆشەویستیە ئەوەندە بەردەوامە تا ئەچێتە بواری ڕسمیەکەی ئەپێڵن هاوسەرگیری پێچێتە بواری ڕێپێدانی یاساییەکە لەوێەوە ئەبێ بە کڕیار و فرۆشیار ئەو کچێک کە تۆ خۆشت دەویست کە محیبەتێک بوو لە دەڵت سیرەکەی وەکو کڕین و فرۆشتنێک تەعاملی لەگەڵەکات ئەنی سیرەکەی ئەبێ بە پیا و بەردەوام دابین پێداویستەکان دابین کە بەردەوام سیرەکەی ئەبێ لەگەڵ تەڵەبی ئەوە بێ ئەنجاکە لە ڕووی ئابووریشەوە سەیریکە ئابووری ناسان ئەڵێ چی ئەڵێ بڕۆ ئەو ئیشانە بکە کە ژن مشتریەتی و پیا و کڕیار نییە زۆرترین داهات لەو ئیشانایە بۆچی لەگەڵ ڕێزنەوەی بەشێکی زۆری لە ژنان ینی خۆیان سەیریکە ینی خۆیان ژنی ماڵەوە یا بە جۆرێک لە جۆرەکان خۆیان مادوو نەبن پایکردنی داهاتەوە لە سەرفکردنیشە بە ئاسانێ دەن ئەو کاسبیانێک کە پیا و سەیرەکەی کڕیارن کەمترین داهات و کەمترین خێریتیا هەیە. کاگوران ئەو ماوەی کە ئێوە لەم کەرەنتینەیەدا گرنگترین یاخود سرنج ڕاکێشترین ڕوودا و کە هاتپێدە بەرچەسان چی بووە کە سرنجیەوەی ڕاکێشابێ؟ ئێمە بەدەر لە کێشە خەزانەکان پیا و تەلەفۆنی بۆ کردم هیچی نەبوو فشاریشی دەمەجوێت لێ لە ڕێی خێرۆمەندەوە هاوکاری من بۆ دابین کردووە هەفتەیەک پاشەوە تەلەفۆنی بۆ کردم مەڵێ غازی ماڵەکەشم تیای نەماوە ئەمە یەکێکە ینی لەو شتانی کە لە بیرم ناچێتەوە ینی نازانی خۆی مەجموعە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنیە و نە حکوومەتینە و نەسەر منەظەمەیەکی عالەمی لە پشمانەوە دائمی بکوێن ڕاستی ئەمە کارەساتە ڕۆژانە منە تکرار ئەبێتەوە پیاو هەبوو کێشەی هەبوو لە ماڵەوە زانی ومانە یا ئەبێ خێزان و مناڵەکەی دەرکات یا ئەبێ خۆی بێتە دەرەوە ینی تەلەفۆنی کە دێت چی بکەم لە حاڵەتەکە هێناومانە دوو شەو سێ شەو لە بارگای ڕێکخراوەکەمان هێشتمانەتەوە بۆ ئەوەی تاکو تۆزێک کێشەکەی هەوەرە بێتەوە لە دەریشەوە هیچ شوێنێک نەبوو تۆ بینێریت یان خۆی شوێنێک نەبە ڕووی تێ بکات بۆ ئێمە گرفت بووە گەنجمانێک ئەو برادرە باسی کرد لە ژێر زەختی ماڵەوەیەتی لە ژێر ستی براو کەسوکاریایەتی لە ژێر سەختی خوشکودایکیایەتی ینی پەیوەندی کردووە ینی هەموو جارێکە تەلەفۆنی کردوت بە خۆرپەیەکەوە تۆ تا خوا نەخواسە خۆی شتێک لێ نەکات
بەڵام کەیسانەمان هەیە و بەداخیشەوە. زۆر باشە کاک بورهان کاتمان زۆر کەم ماوە ئەگەر بە کورتی بورهان عەلی وەکو سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لەبەرەوەی سەرۆکی ئەو ڕێکخراوەی مافی پیاوانەکەی هیچ تین و تیژێکت بەرامبەر کراوە بەتایبەت لە یان ژنانەوە بێگومان زایمە هەمومان تاکیم کۆمەڵگاین و بێگومان هەموو تاکێکیش لەوانەیە هەچ کەسێک بڵێت تونتیژی بەرابەر نەکراوە ڕاز نییە تونتیژی هەرەوە نیە بە لا چاوچین بکرێتەوە تونتیژی بێگومان لەوانەیە هەمومان ڕۆژانە لە جێبەجێ نەکردنی داواکاریەکەوە لە تەداخورکردنێکی کەس و کاری هاوسەرگیریەوە بێگومان هەمومان تونتیژیەکمان بەرامبەر ئەکرێ بەڵام سەرۆکی ڕێکخراوێکی من کاکە من یەک هاوسەرم نییە زیاترم هەیە تۆزێ باشترم لە شوێنەکە گەرزانیم هەیە تۆزە تەقەوتۆقەیە چوومە شوێنێکە ئارامتر بێت کە لەوێ جاتەمەتەوێت زۆر باشە کاک بورهان لە کۆتاییە شتێکت مابێ لە بیرت چووی بێ بیڵێ وەڵاهی ئومێدەوارم ینی ژن و پیا و خۆیان بەرچاوڕوونی خۆیان بزانن و بەرژەوەندەکانی خۆیان بزانن و بەڕاستی ئارامترین جێگا ئەگەر ئینسان بێ لێ ئارام بێ ماڵەکانێتی چۆن بتوانین جارێکی تر ئارامی بۆ ماڵەکانمان بژێڕینەوە چۆن بتوانین ئارامی ماڵەکانمان پارێزین ئەمە یەکێکە لە داواکاریەکانی ئێمە و هیوادارین هەموو ماڵێک ئارام بێت. زۆر سپاس بۆ کاک بورهان کەوا لە تەوەری یەکەمی بەرنامەکە لەگەڵمان